بینەرانی شارپرێز ئەم کاتتان باش خۆم بەخۆش حاڵەزانم بۆ ئەڵلقەیەکی تری بەرنامەی ئەرما هاتمەوە خزمەتی ئێوە لە ئەڵلقەی ئەم جارەشماندا میوانداری خاتونێکمان کردو ئەو مامۆستای زانکۆیە و سەرپەرشتیاری پلاتفۆرمی کوردستانە بۆ پرسن نیشتیمانیەکان دکتۆرا ئاوێستا ئەم کاتت باشتر پێمان خۆشە لە دووخولێکی سەرەتادا پێناسەیەکی خۆتمان بۆ بکەیت. ڕاستی ئەگەر وەکو ناو با بڵین کارکردن بێت زیاتر لەوەی کە پێناسەکردن بەناوم ئاوێستا کەمال مەحموودە، دانیشتووی شاری سلێمانی و هەلە سلێمانی لەدایک بووم، بەڵێن خەڵکی سلێمانیم. خوێندنەکانی کە بەدەستم هێناوە هەمووی لە شاری سلێمانیە بووە، زانکۆی سلێمانیم تەواو کردووە و ماستەر و دکتۆرام هەیە لە زمانی کوردیە، بەتایبەتی دکتۆراکەم لە زمانەوانی دەرونیایە و ئێستاش پرۆفیسۆری یاریدەدەرم لە بەشی کوردی کۆلێجی زمانی زانکۆی سلێمانی. ئەمە وەکو با بڵێن ئەو شەهادە ئەکادیمیانی کە هەما وەکو تریش لە ڕووی ژیانی سیاسیەوە سەرپەرشتیاری پلاتفۆرمی کوردستان بۆ پرسە نیشتیمانیەکان کە ئەویش گینگڵە لەگەڵ هەموو ئەو کێشە و تەنگەژە و لەگەڵ ئەو ژیانە سیاسی کە هاوڵاتیانی شار ئەبێ هەیان بێت لەگەڵ سیاسەتە و قسە باسمان لەسەر ئەو باسانە هەیە و لەگەڵ هەندێک ڕێکخرا و ئەوانەشار لە کاتی خۆیان کارم کردووە و بەڵام ئێساوی کە هەیە تەنها ئەو نەماوەتەوانێت کە زیاتر خەریکی کاری پلاتفۆرمەکە و لەگەڵ یا لە زانکۆ مامۆستا. سەرکەوتووی سوپاس. دکتۆرە لە کاتی هاتنمانە بۆ ئێرە لە دەرەوە هەندێک پشیلەی لێبوو سەرنجی ڕاکێشین ئەم پشیلانە چۆن لە دەوری ماڵی تۆ کۆبوونەتەوە چیەکەن لێرە؟ ڕاستی من تقریبان چەند ساڵێک پێش ئێستا لەگەڵ ڕێکخراوی پاکۆ بۆ پاراستنی ئاژەڵان کارمە کرد. ئێتر خۆشم پێش وەخت هەر پشیلەم هەبوو لە ماڵەوە حەزم بە ئاژەڵە، حەزم بەوەیە کە ئینسان بەزەوە نەبێ ئەنانیەتێکی تیا بێ بەس بۆ خۆی. لەبەرەوە ئەم پشیلانە بەردەوام خواردنیان بۆ دانم لە دەرەوە ئاویش و خواردنیش. ئێتە زۆرێکیان دایکەکانیان هێناویان بۆ ئێرە یان پێیان وتون کە لێرە خواردن هەیە و پەناگەیەک و بالفعل ژێرزەمینێکیشمان هەیە لێ شۆچنە ئەوێ لێ هەم بۆ هاوینان فێنکە هەم بۆ زستانانیش شوێنمان بۆ دابینکردن کە گەرم بێت. ئیتر وردە وردە هەنێکیان ڕەفیقەکانیان هێنن ئابە و شێوەیە وردە زۆر بوون نزیکەی 15 دکتۆرە کوردەوەریە پشیلە هەمیشە بە ئاژەڵێکی ناحەز سەیر ئەکرێت. هیچ ئەو ڕەخنەیە هاتوۆتە سەرتۆ؟ دراوسەکانەوە بەیان لەلایەن دراوسەکانم زۆر باشن بە پێچوانەوە ینی یەکێک لەو گەڕەکانی کە تیا زۆر ئاسوودەین چونکە ئەوان لە من باشتر ئاگیان لێیانە تەنانەت بۆ خواردن و بۆ ئاویژەکە حتا سەفەریش بکەم ئەوان ئاگیان لێیانە. بەڵام وەکوتر بالفعل هەنێ خەڵک هەیە کە نەهاتۆتە ماڵمان لە بەرەوەی ئێمە من لە ناو ماڵیشە پشیلەم هەیە 4 پشیلەم هەیە لە ناو ماڵیشە حەزیان پێی نییە و ئەوەشی کە سیمبڵێکە پشیلە بۆ سیمبڵێکە بۆ بێوەفایوانە ڕاستیوانە هیچی هەتاکو لەگەڵیانە نەژیت نازانی ئەو شتانە بە چ شێوەیەکە بە پێچوانەوە ڕەنگە ئەوان زۆر هەستیارتر بێکن. بەڵام پشیلە سیفەتێکی هەیە حەزی لە سەربەخۆیی حەزی بۆ نییە کە تۆ ڕای بهێنیت و بە ئارەزووی دڵی تۆ بجوڵێتەوانە. بەڵام شیرینن زۆر شیرینن زۆر خۆشویستن زۆر سترێس و بێتاقەتیش لەسەر کەمەکەنەوە. ڕاستەکە دکتۆرە بە بینە سەر باس و پرسیاری بەرنامەکەمان تۆ وەک مامۆستایەکی زانکۆ وەکو کەسێکی چالاک و سەرپەرشتیاری پلاتفۆرمێک ڕۆڵ و پێگەیژن لە یەکە ئیداریەکانە لە یەکە سیاسی و کۆمەڵایەتی و ئەکادیمیەکانیشە چۆن دەبینیت لە ئێستەیە؟ ڕاستی ئافرەت وەکو پێویست لەو شوێنانەیە نیەوەکو ئەوی کە جەنابەت فەرموود نە لە پێگەی ئیداریانە لە پێگەی سیاسیە. تاوانە من دوو هۆکاری هەیە، هۆکارێکیان پەیوەندی بە خودی ئەو سیستمەوە هەیە کە ئافرەت پەروەردە ئەکات کە بەردەوام پێی وایە بێ ئافرەت لە ناو ماڵەکانە بێت خەریکی چێژلێنان و حاجەتشتن و ئەو شتانە بێت و لە خزمەتی پیاوە بێت. هۆکاری دووهەمیش ئەوەیە ئافرەتەکان لەبەرەوەی لەو پەروەردەوەی یەن خۆشیان بۆ شێوەیە سەیری خۆیانەکەن توانای ئەویان نییە تەبابن لەگەڵ خۆیانە بزانن ماهیەتیان چەنە بزانن توانای تاقییان بە چ شێوەیە کە وزەکانیان لەکوێ سەرفەکەن. ئەو پەروەردەیە کەیەت بەو شێوە مامەڵی لەگەڵ ئافرەتا کردو لەبەرەوە چ لە دەرەوە چ لە ناو خۆی خۆیە ئافرەت نەیتوانیەوە بگاتە ئەو شوێنانە. پاشان ئەو پێگانە زیاتر وەها سەیرێکرێت کە جێگی بڕیارانە لەبەرەوەی ئافرەتیش جۆرێک لە عاتفی بوون و
سۆز و ئەو شتانی هەیە و هاسێری کراوە کە توانای بڕیارانیەکە کەمەش حقیقەت نییە چونکە هەر لە مناڵیەوە چ کوڕ بێت چ کچ بێ چۆن دایک و باوک مامەڵیان لەگەڵا کرد بۆ ئەوی بتوانێت هەڵبژاردەکانی دیاری بکات چۆن بڕیار بات هیچ جیاوازیەکیان نییە ئەوەی کە لە ئافرەتاوەکو کەم و کورتی سێرەکرێکە لە هۆست و سۆزیایەتی بە پێچوانەوە خاڵی قووەتێتی کە ئەتوانێت قەرارێک بە کە قەرارێکی تەنها لۆژیکی نەبێت کە هیچ دەرەنجامەکانی دوای ئەوە نەخوێنێتەوە بە پێچوانەوە و ئەگە سەیری دنیاش بکەیت ئەو ئافرەتانی کە پلەی باڵایان گرتوۆتە دەست لە وڵاتان سەرکەوتوتریش بوون بە جۆرەك لە جۆرەکان لەوەی کە پیا و بەڕێوەی بردوون ئەنێ توانین بڵین لە هەرێمی کوردستانە ئافرەتان خۆیان کەم تەرخەمن لە داواکردنی مافەکانی خۆیان کێشەکە وەک بە جەنابتمەوە بە تەنیا خۆیان نین یان تۆ لە پەروەردەیەکەوە هاتووی کە من ئەوانی بتوانن ئەو پەروەردەیە تێک بشکێن و بەجێی بهێڵن و بتوانن شتێکی تر لە خۆیانە بدۆزنەوە و نەشون مای پێبن تۆ بەردەوام پەروەردەیەک هەیە هەر لە سەرتاوە بە تۆ ئەڵێ هەموو شتێ بۆ تۆ عیبەیە مەیکە مەچۆرە دەرەوە ئەوە نابێ ئەبێ کچێکی باش بێ ئەبێ ئەگەر وابی دوابی یعنی ئەنوا و ئەشکال قسە و ئیدیۆم و هین هەیە بۆی ئافرەت سەرکوت بکرێتە حتا لە بچووکترین شتەوە بیگرە لە مەدەحکردنەوە بێ حتاکو ئەگاتە ئەو شوێنەی کە جنێو پێدان و هینە زیاتر هەمووی لەسەر ئافرەتەکەوێتەوە چونکە دایمەن وەکو کائینێکی زۆر بێهێز سەیری ئەکرێت لەبرەوە ئاستەمە ینی ئاسان نییە تۆ بتوانی ئەمە تێپەڕێنی ئیلەن ئەبێت پەروەردەیەک هەبێت کە پاڵپشتت بێت یاخود شتێک هەیە کە وەرچەرخانێکی لە خۆتا دروست کردو و بتوانیت لەگەڵ ئەو سیستەمایانە ڕۆیت و بتوانی شتێکی تازە لە خۆتا دروست بکەیت دکتۆرە هەبوونی ئافرەت لە ڕووی ژمارەوە گرنگە ینی زۆری ژمارەیان لە ئەو شوێنانێکە کاری تیاکەنیان لە ڕووی چۆنێتی و هەبوونی دەسەڵاتیدا ئەم قسەیە چەند بۆ ئافرەت ڕاست و دروستە ئەوەندەش بۆ پیا و ڕاست و دروستە بۆ هەموو شتێکی تریش ڕاستە مەرج نییە ژمارە بێ گرنگەوەیە چۆنێتی و کواڵەتی ئەو شتە باش بێ یعنی با بڵین ئێمە لە حیزبەکانە زۆر جار بە کۆمەڵێک یاسایی کۆتا و ئەمانە ئافرەتە هێننە پێشەوە بەڵام واهێن ڕاشە پێشەوە کە ئەو نەتوانێت خۆی بێت کە نتوانێت نمایشی ئافرەت بێت کە نتوانین نەکەر ئافرەت ینی نمایشی مرۆڤ بوون بێت ڕاستی بەس تەنها شکڵ و شێوەیەکە و کونجێکی پێپڕکراوەتەوە ئەو بۆ مەسەلە ئیدارەکانیش بە هەمان شێوەیە اینجا ئەوەشی کە لەسەر ئافرەتە بەڕاستی لەو ڕێگایە ڕەنگە پرسیاری ترت هەبێ لەو وارەیە دکتۆرە زۆر کات دەبینین ئافرەت هەندێک جار وەکو شکڵ و شێوە هێنە پێشەوە وەک ئەوەی کە بڵێن بتوانن دەسەڵاتێکی بەنێ ئەمە چۆن ئەبینی تۆ لە هەموو دنیای ئەوە ئەکرێت کە ئافرەت بەکاڵا ئەکرێ یعنی ئەوە شتێک نییە بەس لە کوردستانە بێ بەڵام لە کوردستانە لەبەرەوەی ئێمە ناهوشیارین خراپتر کەوتۆتەوە یعنی ئافرەت بە تەواوەتی بەتاڵ کراوەتەوە کێشەکە ئەوەیە لە یەک و دوو کەسانیە ئێمە کراوە بە مۆدێل ینی بمبەخشی بۆ نمونە لە غەربە ئافرەتێک هەڵی ئەبژێرێ کە ببێ بەمە ببێ بەو کاڵایە ببێ ڕەنگە زروفێکی دیاریکراویش کاری تێ بکات بەڵام زیاتر بڕیارانێکە کە لە سەرتاوە ئەگینا ئەو هەڵبژاردەی تری هەیە بەڵام لە لای ئێمە شتەکە بەو شێوەیە نیە ئێمە هەر لە ئەساسەوە مۆدلێکە بۆ ئەهێنێت ئەیکا بە کارێکتەرێکی زۆر گەورە و کاریزما کاتێکە زانانی بە هەزارها گەنج دوای ئەکەوێت لەبەرەوە بەفعلی ئەمە لە لای ئێمە زۆر زۆر با بڵێن برێوی پیراوە کە ئافرەت تەنها وەکو شکڵ و شێوە تان بە تایبەت لە کایی سیاسیە زۆر زۆر ئەوە بەکارهێنرێکە ئەگەر شکڵ و شێوەی هەبێ بەڕۆچوونی زیاتری بۆ هەیە شتی زیاتری پێبەخشرێ باشترین نمونەش لەبەر دەستە ینی گەر ئەو هاسێری تۆڕی کۆمەڵایەتەکان بکەین ئەبینین بە ڕۆژانە بە چەندەها ئافرەتی لەو جۆرە ئەبینرێکە بەداخەوە کە نەگەیشتۆ بە خۆی ئەوەی کە ئەو پێی وایە کە لە خۆی تێگەیشتووە و شتێکە ئیکا ڕاستە بەڵام حقیقەتەکە ئەوەیە کە چۆن پیاوەکە بەکارهێنرێت بە جۆرێکی تر ئەمیش بەو جۆرەیە لەو شوێنەیە بەکارهێنرێت کە ئەیان هێنە پێشەوە ئافرەتان توانای بڕێردانی خۆیان هەیە یان توانای دەسەڵاتی بەزانی لەو شوێنانەیە ینی ڕەنگە لە ئەوڵا پێت لە ئەوڵا پێت وایە کە بڕیار لە دەستی توە بەڵام وردەوردە ئەو شتە کاتێک بەخۆت ئەزانی کە لە دەست دەرچووە ینی تر تۆ مجرڕەتینەکەی تاوان ئەم قسێ ڕەهانیە بۆ هەموو ئەو ئافرەتانی لەو گوارانە کار ئەەکەن ئێمە قسەمان لەسەر ئەوەیە کە زۆرینەکەیە قسەمان لەسەر ئەوە نییە کە ئافرەتی زۆر زۆر بەهێزیشمان هەیە کە توانای قەرارانی خۆیانیان هەیە کە توانای ئەویان هەیە بە
هەڵەکان بڵێن هەڵەیە و بەڕاستەکان بڵێن ڕاستە و لەسەریشی بەردەوام بن و شتەکانی خۆشیان هەڵبژێرن. ئافرەتی لەم جۆرەشمان هەن، یان بەو دەرەجەیەش کەم نییە، بەتایبەتی لە ئەو جیلانی کە پێش ئێمەش بوون، ئەو دایکانی کە توانیویانە مناڵ بەخێوکەن و ئاڕاستەیکەن و لەگەڵ شۆڕشابن و ئەمانە شت بوون. بەس ئێستا کێشەکە ئەوەیە تێکەڵاوبوونێک و چۆن بڵێ تێکچوونێک و ناشرین بوونێک ڕوویاوە لە بینی ئەوەی ئافرەت ناسنامەی خۆی لە دەزاوە، لە بینی ئەوەی کە ئەکرێ شقڵێکی مۆدلی هەبێت و لە ئەمان کاتیشە ئەم شتانی تریش بێت. بەڵام حقەتەکەوت پێڵە کە لێکێکیانە تۆ سەرکەوتووە بی، یا ئەبێ ئەمایان بکەی یا ئەبێ ئەوەیان بکەی. و بۆ هەموو ئیشێکیش مەفروض وایە کە هەموو کەسێک یاسای تایبەت بەخۆی هەبێ بۆیی کە بە ئاسانی نەکەوێتە ژێر کاریگەری شتەکانی ترەوە. دکتۆرە تۆ مامۆستایەکی زانکۆیت، لە بواری مامۆستایەتیدا خوێندکاری کچیش و کوڕیشە هەیە. ئەو خوێندکارانی کە زیاتر سەرکەوتون کچانن یان کوڕان؟ ئەوە تۆ وەک خۆت وەکو ژنێک پێت خۆشە زیاتر خوێندکارە سەرکەوتوەکانە کچان بنیان کوڕان؟ وڵی پەیوەندی بە پێخۆشبوونی منۆ نییە، پەیوەندی بەو توانایەوە کە ئەوان پیشانی ئەیەن. کامیان عنی زیاتر هەوڵ ئەیەن بۆ لە بەرزەی کە بەدەستی بێنن؟ ڕاستی وەک پێم وتیت هەردوو لە تایەتی، یعنی ئەتوانم بڵم بڕەکەت نازام بڵم یەکسانن یا یەکسانین، بەس مەسەن ساڵی ئەو تۆ هەیە کوڕەکان زیاترن، وەجبەیەکی تر هەیە کچەکان هینترێکن باشترێکن. بەڵام وەک پێم وتی کێشەی ئافرەتی ئێمە بەتایبەتی لە گەنجەکانە ئەوەیە خەونێکیان بۆ دروست بۆ کە خەونێکی کوردیانەیە، ئەوەیە کە ئەم کچانە ئەکرێ هەتا سەر ئێسقان ناسک بن و لە ئەخیریشە پێویست ناکە هیچ شتێک بکەن، سبینێ پیاوێکیەتە داوایان بژێویان دیارێکا و لەسەر ئەسپێکی سپی و هەموو شتێکی خۆیانە بێ. ئەم خەون دروستکردنە کێشەی بۆ دروست کردوون کە هەز ناکە پێویستەکە هیچ بکات. وەلو لەگەڵ ئەوەشە هێشتا هەر کچمان هەیە کە بە فعلی خوێنەرێکی زۆر زۆر باشن، بە فعلی بیرکەرەوەیەکی باشن و حتا ئەگەر واشیان نەکرد بێ خەریکی دروستکردنی کار و پیشەی بچووکی خۆیانن. ینی ئەیان بینیت بەدەر لەوەی کە ئەو شەهادەیە ئەهێنێ محاولە ئەکەن لە ئاستێکی بچووکی خۆیانە ئیش بخۆیان بدۆزنەوە، چونکە لەوە تێگەیشتون کە کەسێکی تر ناتوانێت ژیانیان بۆ دروستکە گەر خۆیان نەبن. تۆ وەک خۆت هیچ کاری عنی زیاتر لە کوڕان تەشجیعی تەلە بە کچەکانی خۆتی کردووە؟ بێگومان، چونکە من نەزانم ئەو زوڵمەی کە لەسەر کوڕەکان هەیە بە دووقات لەسەر کچەکان هەیە. ئەو بەردەوام ئەوم پێوتم هەرگیز چاوەڕوانی ئەو خەونە مەکەن کە کەسێکی تر بێت خەونتانی تر باوکە برایە هەر کەسێکی ترە بێت بۆت جێبەجێ بکە، ئەبێت خۆت بیت. دکتۆرە تۆ لە ژیانی سیاسی و ئەکادیمی خۆتە ڕوبەڕووی هیچ ئاستەنگێک بوویتەوە؟ بەبێگومان هەموو کەسێک تووشی ئاستەنگە بێتەوانێ. ئەو ینی چۆن توانێتە زاڵ بەسەر ئەو بەربەستان؟ طبعاً خێزان زۆر تەسیری هەیە، بەتایبەت هەر لە مناڵیەوە. لە مناڵیەوە باوکم بەتایبەت کەسێکی بوو کە زۆر پشگیری لە بڕیارەکانمە کرد و بەڕاستەوخۆ بە نەڕاستەوخۆ تێگەیانم کەم نەتوانم شت بکەم. دوایەوە هاوسەرگیریم کرد بالفعل ئەویش هاوسەرەکەشم بە هەمان شێوە، ینی ئەویش پاڵپشتێکی سەرەکی بخۆ گەر ئەو مەسەن کۆمەڵێ دەستگیری بکردانەی ڕێگری بکردا لە شتەکان ڕەنگە وەکو ئەوێ نەبووە کە ئێستا هەبووە. هەم شتیش ڕەنگە پەیوەندی بە هەنێک سەرسەختی خۆشمەوە هەبێت کە شتەکان کە ئەمەوێ باشتر بن بەرە و باشتر بڕۆن، ینی کۆڵ نایم بە ئاسانی. ئیشێک کە ئەیکەم ئەمەوێت ئەو ئیشە بە تەواوەتی بگاتە شوێنی خۆی. ئیتر ڕاستە شتی نمونەیی نییە وەکو ئەوەی کە بڵێ لە سەدا سەدی بێ، بەڵام ئەتوانی نزیک بیتەوە لە باشترین. چی بە ژنان و کچان ئەڵێیت بۆ ئەوەی ینی چاو نەترس بن بێنە ناو ئەو بوارەی کە خۆیان ئەیانەوێت؟ من زۆر کادەم پرسیارە لە میوانەکانم ئەکەم، چونکە هەدەفی بەرنامەکەی من ئەوەیە کە لایەنە باشەکان و ئیجابیەکانی میوانەکانم پیشان بەم بۆ ئەوەی کچانیش بتوانن بێنە ناو ئەو بواری خۆیان ئەیانەوێت و ترسی کۆمەڵگەیان نەبێت. ڕاستی من ئامۆژگاریم نییە بۆیان، چونکە ئامۆژگاری ینی وەکو چی ئەکەوێتەوە وەکو شتێکێتەوە کە دیسان تۆ تەلقینیەکەیتەوە، ینی لە برێوەی کە خۆی ئازادیەکانی خۆی بدۆزێتەوە تۆ دیسانەوەیەیتەوە سەر لە نوێدەقێکی پێ ئەڵێیتەوە ئەوە بێ لە بەریکە. من ئەوە ناڵم، بە پێچوانەوەڵم چاوی واقعبینیانیان هەبێت بۆ ئەوەی بتوانن بەر خۆیان بکەون، خۆیان بناسن، لە خۆیان تێبگەن، ئیتر هیچ شتێکی تر کێشە نابێ. هەر ئەوەن دەبەسە کە تۆ چاوی هوشیاری بکرێتەوە، بەس ئەوەنە کە ئەوە کرایەوە هیچ شتێکی تر، ینی ئەوەی کە زۆر زۆر مەحاڵە بە تاکید ڕامەکرێت و یێتە بەردەستت.
باشە دکتۆرە دۆخی کوردستان بە کۆمەڵی قەیرانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی ئاڕات هەنێک دەڵێن دۆخەکە بە بنبەست گەشتۆ هەندێکی ژەڵێن لە ناو هەموو تاریکاییەکە مۆمێک هەیە کە وەزعەکە ڕوون هەبکاتەوە تۆ لە کامیانی ئەگرە لە هەردووکیان بم ڕاستی واقعەکە زیاد لە حەد تاریکە یعنی گە خەڵک ڕەشبین بێت بە منیشەوە نەحەقمان نییە بەڵام لەگەڵ ئەوەشە گرنگ ئەوەیە کە تۆ شتەکان لەسەر ینی واقع تاڵە بتێو نەتوێت واقع ڕەشە واقع هەموو شتێکە کە ئازارت پێگەێنێ بەڵام خۆ ناشکرێ لەوایی تر تۆ بوەستی بڵێتر لە بەرەوەی واقع هەمووی خراپە و ڕەشە و تاڵە و تاو کۆتایی پێ هاو نە تۆ لە شوێنی خۆتەوە بەلایەنی کەمەوە شتێکی بچووک بکەیت بۆی بەرەو باشتر بڕوە من لەلایەکەوە بەڕێزت لەلایەکەوە یەکێکی تر لە لایەکی ترەوە لە کۆتاییەکە کاتێ زانیت ینی شتێک لە شتەکان نەگۆڕێ خۆگەر ئامی دۆخەکەش نەگۆڕێ بۆ ئەتوانی بۆ چەند کەسێکی تری بگۆڕی ینی لەسەر ئەگەر لەسەر ئاستێکی زۆر فراوانیش نەبێت ئەتوانین تۆ لەسەر ئاستێکی بچووک شتەکان باشتر بکەیت بەڵام وەکو دۆخ کە ئەوەی کە عمومە ئەم دۆخە پێویستی بە ڕاچڵەکین هەیە پێویستی بەوە هەیە کە سەر لە نوێ خەڵک لە گرنگی و مهمەکانی تێبگا لە شتە مهمەکان تێبگا و ڕێکی خاتەوە ئەوەی ئێستا ئێمە هەمانە بەس بە دوای موچەیە وێڵین لە کاتێکە ئەمە بچووکترین حەقی خۆمانە کە ئەوڵاڵی ئەمە بین بەڵام لە ڕاستیە کورتکردنەوەی هەموو بەها گەورەکان لە مۆزوعێکی وەکو موچەیە یاخود پێمان وابێ ئیتر هەر ئەمە کۆتایی هەموو شتەکانە نابێ وابێت چونکە وەگوتم لە کۆتایی شتێکی تر هەر هەیە دکتۆرە ئێمە بە ئەرکەکە نەخەینە سەر پیاوان چونکە ئێمە داوای یەکسانی ئەەکەین ژنان پێویستە ڕۆڵیان چی بێت بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە بەتایبەت ئەو ژنانەی کە ڕۆڵی بەرچاویان هەیە لە ڕووی سیاسی و ئەکادیمیەوە من بمبورە لەوانەیە لەگەڵ زاراوەیەکتانە بم کە یەکسانیە چونکە من لەگەڵ یەکسانیانی من ماهیەتی خۆمەزانم تاکوێ ئەڕۆم ئەزام ئافرەت تاکوێ ئەتوانێت بکە و پێویش تاکوێ ئەتوانیانی دوو بوونەوەی تەواوکاری یەکترین نەک یەکسان بە یەکتری من تا چەندێک ئیدعای ئەوە بکەم بڵم من ئەتوانم کرێکاری بلۆک بکەم خۆ ئافرەتمان هەیە توانێت ئەوە بکە بەس تا چەند ئافرەتە هەیە کە ئەوە بکە تا چەند تۆ پەروەردەی کچەکە دەکەی کە بۆ ئەوە بکە کرێکاری بکە لە بەرامبەر ئەوەیە ئەو ئیشەی کە من و تۆ ئەیکەین لە دایکایەتی و لە نازام چی تا چەندێک پیاوەکان ئەتوانن بەو دەرەجێ خۆ زۆریان لێ بکەیت و وجودی ئێمەیان نەبێ ئەتوانن ئەوە بکەن لەبەرەوە شتەکە زیاترێکە لە مۆزوعی یەکسانی کە ئەوش پەیوەندی بەوە هەیە تا چەند من و تۆ مرۆڤین لەبەرەوە ئەوەی کە هەیە قسەکردن نییە لەسەرەوەی کە ئێمە یەکسانین قسەکردنە لەسەر ئەوەی کە ئێمە چۆنوەکو دوو ئینسان چنێر چمێ ئەتوانن ژیان بەڕێکن ئەتوانن بیگوزەرێنن بەیەکەوە تاڵیەکان و خۆشیەکان بەیەکەوە هەڵکردن ئەوەشی کە بڵی دەستەیەکی ئافرەتان هەبێ بۆ مافی ئافرەتان و ئەوانە نابێ پیاوەکان پێش ئێمە لەسەر قسە لەسەر ئێمە بکەن خۆ ناکرێت ئێمە بەرەیەکیان لێ بگرین وەکەوەی ئەوان دوژمنی ئێمە بن و ئێمە لە هێناین سەنگەڕین بۆیان ناکرێت ژیان وان ناڕوە نە ئێمە ببێ ئەوان ئەژین نە ئەوان ببێ ئێمە ئەژین لەبەرەوە هەموو بە ئەرودۆخێک کە ئەوێ چاک بکرێت ئەوێ پیاوەکان پێش ئێمە بەرچاوڕوونی خۆیان بکەن و بزانن کە ئەو شتی کە تا ئێستاتیا ناکرێت ئەوانی ژیانی باپیرەکانیان دووبارەکەنەوە کە لە بیستەکان و سیەکان و چلەکان ناژێن ناکرێت باپیرەکانمان باپیرەکانی خۆیان دووبە ئێمە نەنکەکان یان مەفروض وایە کە لەگەڵ وای کۆمەلگایە بە جۆرە جۆرەکان هەردوو لا ڕاچڵەکینی هەبێ بۆی بتوانە شتێک باشتر بکە دکتۆرە تۆ وەک سەرپەرشتیاری پلاتفۆرمێکی گرنگ وە تا چەند گرنگە ئێوە و ڕێکخراوەکانی هاوشێوەی ئێوە شۆڕان هەبێت لە تێپەڕاندنی ئەم دۆخەی ئێستاە ئەوە گومانیتیان نییە بنەمای دروستبوونی ئێمەژە سەر ئەساسی ئەوەیە کە ئەبێت پێکەوە دەستە جەمعی کار بکەین ئەم ئیشە و ڕاستکردنەوەی ئەمبارە بە تەنها یەک کەس ناکرێت بێت تەنها یەک سنتەر ناکرێت بە تەنها پلاتفۆرمێک ناکرێت یا ڕێکخراوێک ئەمە بێ هەمووی شاوشانی یەکتری بە ئاسان نییە ئەم قسەی کە ئیکەین ڕەنگە لە ڕووی تیۆریۆ شتێکی شیاو بیانی وتنی بەڵام ئەبێ هەمومان بگینە قەناعەتی ئەوە کە بەبێ یەکتری کارمان بۆ ناکرێت چۆن باسیەوەم کرد نێرومێک کە بەبێ یەکتری ناتوانێ و ئەم کۆمەڵی ئافرەتان دروستکە و ئەو یەکێتی پیاوان دروستکە ئەوە گونجاو نییە ئیلەن ئەبێ هەموو بەیەکەوە کار بکرێت دکتۆرە ئێوە لەگەڵ ڕێکخراوەکانی ترا هەماهەنگیتان هەیە تا ئێستا ینی بە شێوەیەک لە شێوەکان بەو دەرەجەیە هاوکاری یەکتریمان نەکردووە زیاتر
لەبەرەوەی ئێمە سەرەتا ئەلانێکمان کردو یەک چالاکیمان کردو ڕەنگە لە داهاتوە زیاتر هاوکاری یەکتری بین بەڵام تەفاهماتمان هەیە و علاقاتمان هەیە بێکەوە و قسە و باسیشمان هەیە لەگەڵ یەکتریە. دکتۆرە تۆ وەک ئەوەی کە مامۆستایزان کوێت و باسمان لێ کرد سەرپەرشتیاری پلاتفۆرمەکەی ئەرکی ماڵ و مناڵیشە لەسەرەوە بێزگە لە ئەرکی کۆمەڵایەتیش کاتەکانی خۆت چۆن دابش کردو قرس نییە بۆ تۆ؟ ژیان خۆی قورسە لەبەرەوە بالفعل ینی ئەگەر تۆ هاریکارت نەبێت کەسێک نەبێت بتوانێت یارمەتیت بە و بتانی لە بینی ڕاستی من تا ئێستا لەبەرەوەی دایک نەبووم تۆزە ئاسانتر بوو کارەکان بۆم ئەمتوانی بە هەموو ئیشێکا ڕاگەشتم بەس ئێستا بە حکمی پۆستی دایکایەتی دەکەم تۆزێ ئەرکەکانم قورستر بوون لەبەرەوەی ئێستا مرۆڤێکی تریشەیە بێ ئاگام لێی بێ لەبەرەوە بە هاریکاری تر بە جۆرە جۆرەکان هەر تەرتیبیانەکەم حەز ناکەم لەبەرەوەی من کە ئیشەکەم حەزەکەم بە مەزبوطی ئیش بکەم بیگەیەنمە جێگەی خۆی. ڕاستە دکتۆرە ئەگەر بگەڕێتەوە سەردەمی لاوێتی هەمان ئەم دکتۆرە ئافێستەی ئێستا ئەبییان ئەو کاتە بە شێوەیەکی تر حکم لەسەر ژیانی خۆتەی ژیان قەت ناگەڕێتەوە لەبەرەوە بیر لەوە ناکەمەوانە کە چۆن چی لێ ئەەکەم. دکتۆرە گیانمان دوومان کردی خۆش بێت خۆشحاڵ زۆر بینەرانی شارپرێز بەم شێوەیە هاتیینە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەمان هەتا بەرنامەی داهات و هەر شاد بن خۆش بێت.